ئێمە پێمان باشە کە هەموو فراکسیۆنەکانی کە کورسیان هێناوە بۆ پەرلەمانی عێراق واتە 6 لایەنن ئەم لایەنانە بەیەک پاکێج بکەونە گفتوگۆ لەگەڵ لایەنەکانی عێراق بۆ پێکهێنانی حکومەتی عێراقی. ئێمە تەنها ئەومان هەیە کە نەخشە ڕێگایەکە بێ و کارنامەیەکە بێ کە هەمومان پێشی لەسەر ڕێکەوین کە بەڕاستی ئەمە داواکاریەکان و ئەمە ئامانجی حزب و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانە بۆ گفتوگۆ لەگەڵ لایەنەکانی عێراق. وتمان ئەگەر لەسەر ئەم بەرنامەیە ڕێکەوین ئێمە پێمان باش هەموو لایەنە سیاسیەکانی براوە بۆ پەرلەمانی عێراق ڕێکەوین و یەک هەڵوێز بین و یەک هەیئەتە بێست بینە کە بچێت گفتوگۆ بکە. ئەگەر ئەمە ڕێک نەکەوێت عادەتەن بڕێن بەڕاستی ئەگەر نێنە پێش دەسەڵاتە گوتمان ئەگەر بەهۆی ئەوە کە لایەنەکانی دەسەڵات نەهاتنە پێش ئێمە ڕەئیمان وایە و کۆمەڵ لایەنەکانی ئۆپۆزیسیۆنی ئەوانەی دەرەوەی پارتیوێچێتی ئێمە بین لەسەر پاکێجێک لەسەر پرۆژەیەک ڕێکەوین ئێمەش بەڕاستی وەکو ئۆپۆزیسیۆن بەڵام وەکو باسم کرد وەکو چۆن گرەی لەوان دەکەین لە چوارچێوەی بەرژەوەندی حزبی و شخصی و ئەوان دەرچی حەقەتەن بۆ خۆشمان هەروایە لەسەر پرۆژەیەک ڕێکەوین ئێمە ئامادەین بەڕاستی بکەوینە گفتوگۆ و کاتەی کۆمەڵ هیچ کێشەی بەڕاستی ئیمتیازات نییە.